ئەچینە شاری کەرکووکی ئەزوو خۆشەویست دیارە چەندین چالاکی هونەری لەوانە گۆرانی و هەروە موزیک واروە شانۆ و هەروەها هەڵپەرکی تایبەت بە ئەنجام گەێنرا و یەکێک لەو گروپە شانۆیانەی کە زۆر دیارن لەو شارەیە و ساڵانە چەندین چالاکیان هەیە ئەویش گروپی شانۆیی هەوارە توانیان شانۆیەکی تایبەت بەم ڕۆژە پێشکەش بکەن. لە گەڕێکی پەنجەعالی شاری کەرکووک چەند چالاکێکی هونەری سازکران کە پێکاتبوون لە گۆرانی موزیک و شانۆ و هەڵپەرکێ. چالاکیەکان لەلایەن گروپی شانۆی هەوار بە هاوکاری گروپی موزیکی میزۆپۆتامیا و تیپی هونەری میلی کەرکووک سازکرابوون وەک هەوڵێک بۆ بەهێزکردنی ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان ڕێکخراوە. گەڕێکی پەنجەعالی کە گەڕێکێکی کوورنشینە لە شاری کەرکووک هەڵساین بە سازدانی چالاکی شانۆ و هەڵپەرکی و گۆرانی و میوزیک. دیارە ئێمە لە ڕێگەی هونەرەوە ویسمان پەیامی ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان بە سەرجەم دانیشتوانی شارەکە بگەێنین بە تایبەت لە ڕێی کاری هونەریەوە وەڵامی ئەو سەرکردە سیاسی تروکمانماندایەوە کە وتی لە ماوەکانی ڕابردووە وتی گەڕێکی پەنجەعالی نامێ ئەو قسەی دووبارەکەمەوە بە جێرە شێوێن ناویانی بردبوو. بۆیە ئێمە ئەمڕۆ نەهاتین بە زمانی زبر و لە ڕێگای تەقە و فیشەکەەوە جوابیان دەنەوە هاتین سیمایەکی جوانی کەرکووکمان لە ڕێگەی کاری شانۆ و گۆرانی موزیکە و نیشاندا هاتین پەیامە ڕاستەقینەکەی کەرکووکمان بەجێی هەموو بینەران و بیستەرانی ئێرەیادا وتمان کەرکووک شاری چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلالە هیچ کەسێک ناتوانێت ئەم شارە بشێوێنێت.